بۆ کۆڕە خنکاوەکەی زانکۆی صلاح الدینی پیرانشار لە پاییزی 88 بەناوی ئەو خۆیا گەورە کە خۆی سەتار و جەبارە، گەر نەپۆشێ سووچ و تاوان هەموو عالەم شەرمسارە. پەڵەی هەوری لوتفی داکا بۆ سەروەر و سەرۆک و حەق، ئەو بەشیر و نەزیرەی وا کە تەختی قەلبی هوشیارە. لەسەر ئاول و سەحب و یاری کە قورئانیان سەناگۆیە، کە هەر کەس مخلیسی وان بێ لە دوو دنیا باری بارە. ئەو سەلامەش لەسەر ئێوە کە دڵسۆزی ئەو بەلاغن، پاش 1400 ساڵ ئیسەش هەر بەزمێ خیارە. شاری یەسرب بە خۆرشیدی مەکەی پیرۆز نورباران بوو، ئیسە شۆڵەی ئەو نورەیە جێشانازی پیرانشارە. سوپاسی حەق فەقێ پاکە و کوردی چاکە نازکێشی، بێشک کە ئەو مهاجرە یەقین ئەمیان لە ئەنسارە. بەهبەه لەو دوو نەجمە بەرزە لەسەر شانی هەر کەسێ بوون، بە فەرموودەی پێشەوامان لە زومرەی ئین الئەبرارە. مەلاو فەقێ کورد و حوجرە تا نەفخی سوور چواریارن، کوێرایی بێ ئەوەی ناحەز بەری باغی چواریارە. کەلاوەی چۆڵی ئینسانی کە پڕ بوو عیلمی ڕەبانی، لایقی بەزمی لاهوتە بە فەرموودەی پیرانشارە. علومی دین کە معلومی ڕەزای حەقە و حەبیبی ئەو، گوزەرنامەی مرزی ژینە و چرای بەرقی شەوی تارە. هەزاران گەنجی کورساقی تەمەن پیر بوو وەک بوداقی، گەنجی بێگەنجی ئەم ڕەنجە کەوا سووری هارومارە. شەپۆلی هەست و زانستی حوجرەکانی کوردەواری، لە حەرەمەین بەرەو قودس و میسر و شامی لێ دیارە. لە سوڵتانە صلاح الدین بۆ علومیش دێنەوەری، شەیخی حەدیث ئیبن صلاح بۆ عرفانی شای بیارە. ئاخ بۆ ئیبن خەلکانەتر دشە و تەختە و تورجانیەکان، گەر بنووسرێ مەگەر بێعار بڵێ مێژووی کورد هەژارە. علمی کوردان کافیەیە و شافیەشمان عرفانی کورد، علم و عرفان کە تێکەڵ بوون نەتیجەی فتح الئەسرارە. ئێمە دوورین لەو دوو فەزڵە، بالا ئەقەل نەبین سفڵە. زەبڵە هەر کەس سفرە دڕبێ، خورای کوردیش لێ بێزارە. بەڵێ هەر کەس نەبوو بەختی، نەهات هاتی لە دنیادا، بەر ئەبێتە ڕۆحی خاسان بۆ ڕاسانیش تەنگی بارە. خۆپارێزی لە ئەکردنەوە وەقری قورئان واجباتە، دوو خاڵی ڕەش لە هەر کەس بێ لە تووڕ و داوی ئەشرارە. ساخوایە بە حورمەتی دۆسانی خۆت عورب و عەجەم، لالە زاری کورد برازێ وەنەی جاران ئەو لەبارە. مەلاوفەقەی و علو و فەساد مانع الجەمعی تاریخن، ماسیوای خۆت مڵکی خۆتە، ئێمەش هاوار و ئاوارە.